خەفەتە هەبێ، بترسی، قەلەق بی، ڕەشبین بی، فکری خەڵات خەیتە ناوێشتە من دەرەجە نامێنا. ئەزانی دوو غودەمان هەیە لەسەر و هەردوو گورچی لەمان. هۆرمۆنی کۆرتیزۆلە ڕێژێت. ئەو هۆرمۆنی کۆرتیزۆلە بڕۆن بخوێنەوە لەسەری هۆرمۆنی بەدبەختی پێڵێن، هۆرمۆنی ڕەشبینی پێڵێن. ئەو هۆرمۆنە کە لە ترس و قەلەق بوو، خەم و خەفەتە هەبوو، ترسای ڕێگە هۆرمۆنە ئەو کۆرتیزۆلە، ئەو کۆرتیزۆلە چێتە ناو خوێنەوە بڵاوە بێتەوە یەتە ئێرە. تەبەن ئەم تۆپانە بینێڵێ هەشتە سوورانە ئەوە زانیاریەکان و معلوماتی بۆ ئیمتحانت هەیە. تەبەن ئەبێ بێتە لێ بچێتە ناو ئەوێەوە هامانەڵی دەمی بێچۆ چۆلەکەی کردوێتەوە. کاتێک کە تۆ بترسی قەلەق بی، جگەرە کێژ بی، مەشروب خۆر بی، نیکۆتین و قەتران زۆر بێ، ئەم کونانە قەپاتە بێ، معلوماتەکان نەقڵ نابن. یعنی ئەوە سێ لە ناوێشە. ئەها بەسەرتان نەهاتووە لە کاتی امتحانە چەند بیری لەکەیتەوە چەندەکەی معلوماتەکان نایەتەوە. ئەوە لەبەرەوەی قەپات بووە ترس و قەلەقەکە ئەو مادەی ئەمانەی قەپات کردووە. لەم خانەیە معلومات ناچێ بۆ خانەیە. بەڵام کە ئەچیتە دەرەوە لە دەرەوەی تاقی هۆڵەکە ئەچی بۆ لای هاوڕێکانە لە ساحەکەیە، چونکە ترس و دڵە ڕاوچەکەنە معلوماتەکانە بیر دەکرێتەوە. بۆ چونکە ئەمانە ئەکرێنە معلوماتەکان سەر لە نوێنەوە. بۆیە تکایە خۆتان مەترسێنن، قەلەق مەبن، پێشبینیشتی خراپ مەکەن، مەڵێ دەرناچن. بۆ دەرناچی؟ خەڵک چۆ سەر مانگ بەڕێزان ئەو بەرەو مەری خەڕن. چی ئەم هەموو تەکنۆلۆژیان دۆزیوەتەوە. درۆن دروستیان کردووە من و تۆ کوژێ بەبێەوەی فڕۆکەوانێکی تیابێ، هەمووی ئەلەکترۆنیان.